هەردوو دەستگای هەڵبژارنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی سەبارەت بە پرسی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کۆبووینەوە. پێکەوە هاوڕابووین کە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری کوردستان گفتوگۆ بکەین بۆ یەکخستی وتار و هەڵوێستی کوردستانی و جێبەجێکردنی ئەوەی لە بەرژەوەندی گەلی کوردستانە لە عێراق و بە تایبەتیش ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. خۆشبەختانە ئێمە هەم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە بەشداری یعنی یەکێک لە فابرین بەرنامە ئەساسیەکانمان ئێمە کۆبوونەوەی تریش ئەنجام دەین لەگەڵ سەرجەم لایەنە کوردستانیەکانی تریش و حیزبە کوردستانیەکان کە هەیە بۆ ئەوەی ئێمە یەک هەڵوێست و یەک دەنگ کار بکەین لەسەر باشترین بژاردە لە هەڵبژاردنەکان کە بەیەکەوە بەشداریکەین چی لە هەرێمی کوردستان و چی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم واتە کۆتویستیان بە کۆدەنجی هەموو لایەنە سیاسیەکانە و بە یەکیشەوە بین. ئەوەی گرنگە بۆ ئێمە لایەنە کوردستانیەکان یەک هەلوێستیان هەبێت بەرامبەر هەر یاسایەک داڕێژرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەیوەندی بە ئایندەی هەرێمی کوردستان و ئەو ناوچانە بێت کە مەشمول